بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. برا خوشکانی بەڕێز، لە وتاری چوارەمماندا لە بابەتی فراوانی بەرەو بانگەوازێکی ڕاست و ڕەسەن گەیشتوونە تەوەری هەشتەم. تەوەری هەشتەم ئاکار و ڕەوشتە پەسەندە بنەڕەتیەکانی بانگەوازکاران. ئەم تەوەرە برا خوشکانی بەڕێز ئەم وتارەی هەموو بۆ تەرخان دەکەین، لەبەرەوە کە هەر کارێک کە بە کەسێک دەستپێردرێ ئەو کەسە بە ئەندازەی ئەوە کە کەفاءەت و شایستەیی ئەنجامدانی ئەو کارەی تێدایە سەرکەوتوو دەبێت لە ئەنجامدانی کارەکەیدا. بەڵام ئەگەر بێت و شایستەی و کەفاءەتی نەبێت دیارە کارەکە زایە دەبێت. بۆیە ئێمە پانتایەکی باشمان لەم زنجیرە تەوەرە تەرخان کردووە بۆ باسکردنی ئاکار و ڕەوشتە پەسەندە بنەڕەتیەکانی بانگەوازکاران. دیارە ئێمە لە تەوەرەکانی ڕابردووشدا کەم و زۆر باسی ئەومان کرد بە تایبەت لە تەوەری حەوتەمدا بنەما گرنگەکانی بانگەواز. بەڵام لێرە ئەو کاتە بە گشتی باسی بنەماکانی کاری بانگەوازمان کردوواتە چ تاچێک پێی هەڵسێت، چ دامەزراوەیەک پێی هەڵسێت، چ بەدەستە جەمعی بێ، بە هەر شێوەیەک بێ. بەڵام ئەم جارە باسی ئەو تاکانە دەکەین، ئەو کەسانە کە بە کاری بانگەواز هەڵدەستن دەبێت خاوەنی چ جۆرە خەسڵەت و سیفەتێکی بەرز و جوان بن. دیارە من 25 سیفەتم باس کردووە لەو سیفەت و لەو خەسڵەتە بەرز و بنەڕەتیانەی کە دەبێ بانگەوازکاران خۆیانیان پێ بڕازێنەوە. هەمویان دوو باز دەکەم جگە لە هی کۆتاییان کە 25مینە. یەکەم و دووەم ئیمانی مەحکەم و دامەزرا و پارێزکاری شایستە و تەواو. خوا سبحانه وتعالى لە سوورەتی یونوس لە ئایەتی 62-63دا بۆمان باسی دۆستەکانی خۆی دەکات. بە تەئکید برا خوشکانی بەڕێز، ئەوەی دۆستی خوا نەبێ هەوڵ نادا دۆستان بۆ خوا پەیداکە. ئەوەی لە خوا نزیک نەبێ هاندەر و پاڵنەرێکی نابێ کە خەڵک لە خوا نزیک بخاتەوە. جا وشەی ئەولیا کە ئێستا ئاەتەکەتان بۆ دەخوێنمەوە، وشەی ئەولیا کۆی وەلیە. وشەی وەلی بە شەددە لە ئەسڵدا لە وەلیەوە هاتووە، وەلی بەبێ شەددە یعنی قوڕب. ئەوە پێناسەی دۆستەکانی خۆی دەکات، دەفەرمێ ئەلا ئین ئەولیا الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون. ئاگادار بن، هۆشداریمان پێدەدات. دۆستانی خوا نەترسیان لەسرە نە پەژارەشدا دەگرن، نەترسیان لەسرە بۆ داهاتوو، نەخەم و پەژاردا دەگرن بۆ ڕابردوو. چێن دۆستانی خوا؟ الذين آمنوا وكانوا يتقون، ئەوانن کە ئیمانیان هێناوە بە هەموو شتانەی پێویستە ئیمانیان پێ بهێندرێ. وكانوا يتقون و صفەتێکی زۆر ڕیشەدار بوو تێیاندا کە هەمیشە پارێزیان دەکرد. ئەمیان ئیمانەکە بە فعلی ماضی دێنێ چونکە ئیمان تێپەڕیوە، ئیمانیان هێناوە. بەڵام تەقواکە بە فعلی مضارع دێنێ چونکە تەقوا شتێکی بەردەوامە و دووبارە دەبێتەوە. تەماشا بکەن خوشک و برا بەڕێز و خۆشەویستەکانم. یەکەمین صیفەتی ئینسانی بانگەوازکار بۆ لای خوا ئەوەی کە ئیمانێکی مەحکەم و دامەزراوی هەبێ. ئیمانی مەحکەم و دامەزراو بەچی؟ ئیمان بەخوا سبحانه وتعالى و بە فریشتەکانی خوا، بە کتێبەکانی خوا، بە پێغەمبەرانی خوا، بە ڕۆژی دوایی
و بە نەخشە و ئەندازەگیری خوا سوبحانە وتعالە. ئیمان بناغەیە بۆ هەموو شتەکانی دی، بۆیە خوا سوبحانە وتعالە 13 ساڵی ڕەبەقی تەرخان کردن لە ژیانی مبارەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هەموو ژیانەکەی ژیانی پێغەمبەراتی 23 ساڵ بوو، 13 ساڵی ڕەبەقی تەرخان کردن بۆ داکوتان و سەقامگیرکردنی ئیمان و عەقیدە لە دڵی هاوڵاندا خوالیان ڕازی بێ. ئەمجا دوایی 10 ساڵەکەی دی دوای ئیمانیان پەیدا بوو، ئەمجا ئەحکامیان بۆ نازڵ بوو، بۆ ئەحکامیان بۆ دەهاتە خوار. بۆ یەک جاریش خوا سوبحانە وتعالە لە قورئانی مەککەییدا نەیفەرموو یا ئەیها الذین ئامنوا، یا فەرمووی یا ئەیها الئینسان یا بەنی ئادەم یا ئەیها الناس. بەڵام لە قورئانی مەدینەییدا خوا سوبحانە وتعالە ئەمجا دەستی کرد بە دواندنی ئەو کۆمەڵە کە ئیمانیان لە دڵدا دامەزراوە و ئیسلامیان فێرکراوە و شایستەی ئەویان و کەفاءەتی ئەویان پەیدا کردووە کە شەریعەتی خوا پیادە بکەن لە ژیانی تاچی و خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی خۆیاندا. ئیمان صیفەتی یەکەمە دوای پارێزکاری شایستە و تەواو. دیارە ئیمان و تەقوا لە قورئاندا زۆر جار پێکەوە هاتوون و لێرە بەیەکەوە خوای تەعالا پێناسەی دۆستەکانی خۆی بەو دوو صیفەتە کردو الذین ئامنوا وکانوا یتقون. ئەڵبەتە دوای بە صیفەتی دیکەش وەصفیان دەکا، بەڵام وەک بڵێ ئەم دوو صیفەتە دوو صیفەتی بنچینەین بۆ پێناسەی دۆستانی خوا. بۆیە زانایان گوتویانە من کانە مؤمنا تەقیا کانە لله وەلییا، هەر کەسێک بڕوادار و پارێزکار بوو دۆستی خوایە. بەداخەوە لە نێو کوردەواری خۆماندا زۆر جار دۆستانی خوا و ئەولیا الله بە شێوەیەک وێنە کراون تەسەور کراون کە عەکسی ئەوەی کە قورئان و سونەت باسییان دەکا. لەوانە جاری وە هەبووە کەسێکی کە ڕەنگە شێت بوو بێ یا مەسەڵەن عەقڵی تاوانەوە بیتوانە ڕەنگە دۆستی خوا بێ. نا، دۆستەکانی خوا هەمووی لە قیمەی عەقڵدان بۆ زانیاریتان. هەموو بەندەکان بەندەی خوان، بەڵام دۆستەکانی خوا عاقڵن، زۆریش عاقڵن و ئەهلی علمن و خاوەن بەسیرەتن و بلیمەتن. بۆیە ناگونجی ئینسانی شێت و یا مەسەوەی پاک و پیسی خۆی بۆ نەکرێت ئەوان ناگونجەوانە دۆستی خوا بن. هەر وەکو ڕاستکردنەوەی چەمکێکی باوی نێو خەڵک کە زۆر جار وا هەبوو کە کەسێک شێت فەقیرێک جێلێکیان بکنەوە خوا ڕەنگەوەش وەلی بێ. نا، دۆستەکانی خوا عاقڵن و لە عەقڵەوە پێچراون و لە هەموو شتێکدا تێر و تەواون. صیفەتی سێم و چوارەمی بانگەوازکاران خواپەرستیەکی گشتگیر و بەتام و یادی خواکردنێکی لە ناخەوە و بەردەوام. وەکو گوتم صیفەتەکان پێکەوە دێنم. لە ڕاستیدا ئەوەی دەبێت بانگەوازکار بێ و خەڵک بۆ لای خوا بانکە، دەبێت خۆی خواپەرستیەکی هەبێ کە تامی لێ بکات، چێژی لێ بکات. تەماشا و فەرمایشتەی پێغەمبەر بکەین عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێت ذاق طعم الإيمان من رضي بالله ربا وبالإسلام دينا وبمحمد صلى الله عليه وسلم نبي ورسوله. صحیح مسلم دەهاتوە. تامی ئیمانی چێشتووە هەر کەسێک ڕازی بوو بێ خوا پەروەردگاری بێ و ئیسلام بەرنامەی ژیانی بێت و محەممەدیش وەکو پێغەمبەر و وەکو ڕەوانەکراوی خوا قبوڵ بکە. کەواتە ئیمانیش تاموچێژی هەیە، ئیمانیش تاموچێژی هەیە. جا کەسێک دەتوانێت بانگەوازکار بێ بۆ لای خوا حەقەت تامی لە ئیمانەکەی خۆی کردبەوە تامی تام لە خواپەرستی بکە. و پاشان هەر کەسێکیش کە تام لە خواپەرستی بکە هەمیشە خوای لە یاد دەبێ. بۆیە گوتومە یادی خواکردنێکی لە ناخەوە و بەردەوام. یادی خواکردنیش دیسان دەبێت چەمکەکەی تۆزێک ڕوونکەینەوە. زۆر کە زوا دەزانێت کە هەمیشە دەبێ ئینسان بڵێن ئەو شانەی کە ذیکریان پێدەگوترێ سبحان الله الحمد لله الله أكبر لا إله إلا الله استغفار صلوات. ئەوە مەرج نییە، یادی خوا مەرج نییە هەر بەو شێوە بێ. حقیقەت ئەسڵی یاد ذیکر پێشەوانەی نیسیانە، یادی خواکردن واتە خوا لە یاد بوون، ئەسڵەکەی ئەوەیە. جاجاری وا هەیە کە وێ ڕایوەکە لە دڵ و زەینیدا هەیە بە زمانیش چەند ئەو شانە دەڵێ، بەڵام ئەسڵی
یادی خوا ئەوەی کە لە عەقڵ و دڵ و هۆشدا بێ ئەگەر ئەوە نەبێ جوڵەی زمان هیچ سوودێک بە مرۆڤ ناگەێنێ. خوای پەروەردگار لەو بارەوە دەفەرمێت ئوتل ما ئوحی ئیلەیکە من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. سورة عنكبوت آياتي 45. ئەوەی لە کتێبی پەروەردگارت بۆت سروش کراوە بیخوێنەوە و نوێژ بەرپا بکە. نوێژ قەدەغەی خاوەنەکەی دەکات لە هەرچی کردار و قسە و ڕەفتاری دزێ و ناقۆڵا و خراپ هەیە و یادی خوا گەورەترە. واتە یادی خوا گەورەترە لە نوێژیش و یادی خوا گەورەتر لە قورئان خوێندنیش. والله يعلم ما تصنعون. خوا دەزانێت چی دەکەن. لەبەر چی؟ لە ڕاستیدا خوای پەروەردگار کتێب و فەرمایشتەکەی خۆشی بۆیە ناردووە کە ئێمە خوامان لەبیر بێ. نوێژیش بۆیە فەرز دەکراوە خوامان لەبیر بێ. و ئەقیمی سەڵاتە لیذیکری. قورئانیش ناوی لێنراوە ذیکر بۆی کە خوات بیر بخاتەوە. ئەسڵەکەی ئەوەیە. جا صفەتی سێم و چوارەمی بانگەوازکاران ئەوەیە کە خواپەرستیەکی گشتگیر و بەتام و چێژیان هەبێ و یادی خواکردنێکی لە ناخەوە لە دڵەوە و بەردەوامیان هەبێ. صفەتی پێنجەم و شەشەم زانیاری قوڵ و فراوان و زانیاری قوڵ و فراوان بە دین و بەرچاوڕوونی و شارەزایی دەربارەی ژین کە پێشتریش باسمان کردو بە مناسبەتی دی. هەر ئەم ئاەتەش مبارەکەشمان هێنایە ئەو کاتەش قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. بەبێ زانیاری و بەرچاوڕوونی و شارەزایی ئینسان بۆ خۆشی نازانێ بەڕێدا بڕوا چ جای پێش خەڵکی بکەوێ و بەبێ شارەزابوونی وەزع و بار و دۆخ و ڕۆژگار ئینسان دۆست و دوژمن لێ تێکەڵ دەبن، چاک و خراپی لێ تێکەڵ دەبێ و فێڵی لێ دەکرێ هەڵە خەڵەتێندرێ کەواتە کەسانی وا ناتوانن خەڵک لە خوا نزیک بخەنەوە خەڵک وارێ بکەن وادار بکەن کە پابند بێ بە پەیام و بەرنامەی خوای پەروەردگارەوە. صفەتی حەوتەم و هەشتەم دڵسۆزی و بەتەنگەوە بوون بۆ هەمووان و هێمنی و ئازادی و هێمنی و ئارامی و نەلەخشان. کەسێک دەتوانێت خەڵک لە خوا نزیک خاتەوە بۆ لای خۆیان بانکە کە حەقیقەت بۆ هەموو لایەک دڵسۆز بێ بەتەنگەوە بێ بەبێ جیاوازی. ئەمەش زۆر جار جێی تێدا بە هەڵەدا چوونە. ئەمە زۆر جار وەرزانی بەس دەبێت دڵسۆز بین بۆ موسڵمانان، بەڵام ئێمە پێغەمبەران دەبینین عەلەیهیم السەڵات وەسەلام بە خەڵکە کافرەکەی خۆیانیان گوتووە ئینی لەکم ناصح ئەمین بوون بۆ ئێوە بەتەنگەوەم دڵسۆزم دڵسوتاوم بۆ ئێوە. ئەوە دەبێت ئەو چەمکە دەبێت ڕاست بکرێتەوە. لە ڕاستیدا خەڵک ئەگەر نەزانێ بۆی دڵسۆزی نەمتمانەت پێ دەکات نەگوێت بۆ دەگرێ و نە قسەشی لێ وەردەگرێ. ئایا ئێمە ناتوانین دڵسۆز بین بۆ ناموسڵمانان؟ نەک دەبێت هەر بتوانین، بەڵکو لە ڕاستیدا واجبە. پێغەمبەران وا بوون عەلەیهیم السەڵات وەسەلام. پێغەمبەری خۆمان سەڵات و سەلامی خوای لەسەر بێ سەروەری هەموو پێغەمبەران چەند بە شەفەقەت و بە ڕەحم بووە کە لەو بارەوە دوایی فەرمایشتێکی پێغەمبەرتان بۆ دێنم عەلەیهی سەڵات وسەلام دڵسۆزی خۆی چۆن وێنا دەکا لەگەڵ کەسانێکدا کە دژایەتیشیان کردووە. و لە صەحیح بوخاریدا هاتووە دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام باسی یەکێ لە پێغەمبەرانی کرد كان يحكي نبيا من الأنبياء يضربه قومه فأدموه فقال اللهم اغفر لي قومي فإنهم لا يعلمون. باسی پێغەمبەرێکی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ هەواڵەکانی باز دەکرد، قەومەکەی بەربارانیان دەکرد، بە خوێنیان داهێنا، سەریان شکاند بەدەنیان بە خوێن داهێنا، ئەویش خوێنەکەی دەسڕی و دەیفەرموو خوایە لەگەلەکەم خۆش بە چکە نازانن لێیان ببوورە. ئەوەش مەبەستمەوەیە هێندێک جار ئێمە جاری وایەکی بە ملی حەدیثێک دەگرێت کە ڕەنگە لە سیاقێکی دیکەدا هات بێ کە دروست نییە ئینسان هیچ شەفەقەت و ڕەحم و بە تەنگەوە بوون و بەزەیی هەبێ بەرامبەر بە غەیری موسڵمان، ئەوەش وان نییە. ئەوە تاو پێغەمبەرانە عەلەیهیم السەڵات وەسەلام کە لە سوورەتی ئەعرافدا خوا هەم لە نوحەوە دەیجێڕێتەوە إن أردت أن أنصح لكم ولا هودەوە دەیجێڕێتەوە إني لكم ناصح أمين.
هەروەها لە صالحەوە دەیجێڕێتەوە لە شوعیب دەیجێڕێتەوە میان باسی نوصحیان کردووە. نصح یعنی چی؟ دەڵێ النصح إرادة الخير للمنصوح. بریتێ لە نصح یا نصیحەت بریتێ لەوەی چی بۆ ئەو کەسە کە نصیحەتەکەی ئاراستە دەکرێت چی بۆ ئەو چاکە ئەوت بۆی بوێ. جاری کەس باسمان کرد و زۆر کەس وا دەزانێت نصیحەت ئێمە لە کوردیدا نصیحەت لە جاتی ئامۆژگاری بەکاردێنین لە جاتی مەوعیظە، بەڵام لە زمانی عەرەبیدا نصیحەت ژایە ئەگەر بێ ئامۆژگاریش زۆر مەفهومی زۆر ئاەت و حەدیثمان زۆر لێ هەڵە دەبن. بۆ وێنە پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی الدین النصیحة قلنا لمن قال لله ولكتابه ولرسوله ولأئمة المسلمين وعامتهم. نصيحت ئاراستەی پێنج لایەن دەکرێت. نصیحت بۆ خوا، بۆ کتێبی خوا، بۆ پێغمبەری خوا، بۆ پێشەوایانی مسلمانان و بەرپرسانیان، بۆ خەڵکەکە بەگشتی. دەی چۆن ئامۆژگاری خوا و کتێبی خوا دەکرێت؟ نصیحت یعنی دڵسۆزی، یعنی دڵسۆزبی بۆ خوا، ساغبی لەگەڵ خوادا، دڵسۆزبی بۆ کتێبی خوا، بۆ پێغمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بۆ بەرپرسان و بۆ خەڵک بەگشتی. دڵسۆزی و بەتەنگەوەبوون بۆ هەمووان و پاشان هێمنی و ئارامی و نەلەخشان. چونکە خۆ لە شوێنەیەدا، لە کاتی شوێنەییدا، لە بێگرفت و کێشەییدا هەموو کەس ئازایە، بەڵام گرنگەوەی ئایا تۆ لە ناڕەحەتیەدا لە کاتێکدا کە بە شێوەی ناشایست مامەڵە لەگەڵدا دەکرێت خۆراگر دەبییان نا. بۆیە خوا سوبحانەوە وتەعالا لە سوورەتی ئەلبەقەرە سەبرمان لە سێ مەقاماندا بۆ دەخاتە ڕوو، دەفەرمی والصابرین في البأساء والضراء وحين البأس أولئك الذين صدقوا وأولئك هم المتقون. خۆراگران لە کاتی بەئسا واتە هەژاری و نەداری و بێئیمکانیەتی، في البأساء والضراء واتە نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتی، وحين البأس کاتی جەنگ و ڕوبەڕووبوونەوە. لەو سێ حاڵەتانەدا دەبێت خۆراگربی. بێگومان بابای خەڵک بانکر بۆ لای خوا ئەگەر بۆیان دڵسۆز نەبێت شتێک پاڵی پێوە دەنێ، وەگە بۆیان دڵسۆز نەبێ بۆ زانیاری تانجارەوە بە قسە یا کەسێک وەکو وەزیفە وەکو ئەرکێکی دنیایی. هێندێک مەسەلەن مامۆستا هەن جارێوە لە وەزارەتی ئەوقاف و ڕەنگە ڕابسپێردرێن ئیشێکیان پێ بەستپێردێ وەکو میهنەیەک وەکو پیشەیەک، ئەگەر لە دڵەوە دڵسۆز نەبێت کاریگەری نابێت، دەبێت دڵسۆز بی وەکە کە بۆشیان دڵسۆز بووی خۆراگریش دەبێت. ئەو سیفەتان هەمووی پێکەوە پەیوەستن. ئینسان ئەگەر بۆ خەڵکەکە دڵسۆز بێت تەحمولیشان دەکا و نەزانی و نەفامیشان لێ تەحمل دەکات. سیفەتی نوێم و دەیەم کراوەیی و مامەڵەی بەڕێز و سەنگین، ڕووگەشی و قسە و گفت و لوفتی شیرین. ئەمە هەم خوای پەروەردگار لە سوورەتی فورقان ئاەتی 63 کە دەفەرمی وعیباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما. بەندەکانی خوای خاوەن بەزەی ئەوانن کە بە هێمنی و بە ئارامی بەڕێدا دەڕۆن، بە سەنگینی و بە ویقارەوە، و کاتێک نەفامان دەیان دوێنن ئەوان قسەی سەلامەت دەکەن یاخود دەڵێن سەلامتان لێبێ. چونکە هەر کەسە چی پێبێ لەوە دەبەخشێ. دەڵێن جارێ عیسا عەلەیهی سەڵات وسەلام بە شوێنێکدا دەڕوە لەگەڵ حەواریەکانی خوالیان ڕازی بێ، خەڵکێکی نەفام قسەی پێ دەڵێن، ژنەی پێ دەڵێن یا قسەی ناشایست، ئەویش دەست بەرز دەکات و دوعایان بۆ دەکا. حەواریەکانی پێی دەڵێن ئەوانە خۆ قسەت پێ دەڵێن، ژنێوت پێ دەڵێن، دەڵێ دەزانم، بەڵام هەر کەسە چی پێ بێ لەوە دەبەخشێ. ئەوان جنێویان پێمیش دوعای خێر و قسەی خێرم پێ. جا کراوەی و مامەڵەی بەڕێز و سەنگین بەبێ کراوەی بەداخراوی ئینسان ناتوانێت کارێک لەگەڵ دەوروبەری خۆی بکات، دەبێت کراوە بێ، کرانەوە بەڵام بەبێ توانەوە. کرانەوە واتە تۆ داخراو نەبی مەجال نەدەیت لەگەڵ هیچ کەسدا کار لێک بکەیت، بەڵام واش بڵاو نەبی کە هیچت پێوە بەر نەبێ، هیچت پێوە نەمێنێت. چونکە هەندێک کەس بە بیانووی کرانەوە دەتوێنەوە لە کۆمەڵگادا دەبنە جوزئێک لە واقعیکی فاسید، ئەوە هیچ نییە. ئەنجا ڕووگەشی و قسەی گفت و قسە و گفت و لوفتی شیرین. براو خوشکە خۆشەویستەکانم، ئامۆژگاریتان دەکەم هەمیشە تا بۆتان دەکرێت لەگەڵ خەڵک قسە و گفت و لوفتان شیرین بێ، ڕووتان خۆش و گەش بێ، بڕواتان بێ. زۆر کەس تەماشای ئێمە ومانان دەکات، ئێمە چۆن ببینێ دینەکەشمان وا دەبینێ.
بۆیە خوا سبحانه وتعالى کە پێغەمبەرانی ناردوون عليهم الصلاة والسلام لە هەموو ڕوێکەوە لە خەڵکی ڕۆژگاری خۆیان تەواوتر بوون لە هەموو ڕوێکەوە بۆی هەر کەسێک ئەوانی بینی دیمەنیانی بینی هەڵسو کەوتیانی بینی ئەخلاقیانی بینی سیفەتە بەرزەکانیانی بینی تەواوی دینەکەیان لە تەواوی ئەواندا ببینێ ئێمە دەبێ وریابین ئەم دینە ئەگەر بە ڕووخۆشی خەڵکی بۆ بانگ نەکرێ بە مۆن و مرچی خەڵکی بۆ بانگ ناکرێ ئەگەر بە قسەی خۆش و گفت و لفتی شیرین خەڵکی بۆ ڕانەکێشرێ بە تەکید بە توانج و پلار و قسەی زبر و ناخۆش خەڵکی بۆ بانگ ناکرێ خوای تەعالی پێغەمبەری خاتەم دەفەرمێ عليه الصلاة والسلام فبما رحمة من الله لنت لهم ولو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك ئەتۆ بەهۆی بەزەی خوا بۆیان نەرم بووی ئەگەر قسە ڕق و دڵڕق بووای لە دەورت دەپڕژان چێ لە دەوری چێ دەپڕژا ئەو هاوڵە بەڕێزانە کە باشترین مرۆڤن لە دوای پێغەمبەران لە دوای چێ لە دەوری پێغەمبەر عليه الصلاة والسلام کە ڕەحمەتەن للعالەمینە دەپڕژان ئەگەر قسە ڕق و دڵڕق بووایە ئەنجا لە سوورەتی الأعرافدا لە ئاەتی 199 خوا دەفەرمێ خذ العفو وأمر بالعرف وأعرض عن الجاهلين ئەمە جعفری صادق ڕەحمەتی خوای لێ بێ گوتوێتی ئەم ئاەتە ڕیشە و بنچی هەموو ڕەوشتە بەرزەکانی لە خۆیدا کۆ کردوتەوە خذ العفو ئەوەی کە ئاسان بەدەستەوە دێ لە خەڵک وەری بگرە واتە چاوەڕوانی زۆر لە خەڵک نەبێ بە زۆری ئەوانەی هەمیشە پرتۆ بۆڵەیانە و یاخود گلەی لە خەڵک دەکەن لەبەر چاوەڕوانی زۆریان لێیان هەیە چاوەڕوانی زۆر لە خەڵک نەبێ ئەوەی بەدەستەوە دێ عفو یعنی ما سەهولە وأمر بالعرف بۆ خۆت چاکە بکە و فەرمانیشی پێ بکە بە هەرچیش پەسەندە و ئاعرض عن الجاهلین کەسێکیش کە نەفام بوو ڕووی لێ وەرجێڕە پشتی تێ بکە ئیمام شافعی ڕەحمەتی خوای لێ بێ چەند جوان دەڵێ لە شیعرێکدا یعنی معناکەی بە کوردی ئاوای لێ دێتەوە دەڵێ ولو أن بعربيكية ولو أن كل كلب نبح بهر حال دڵگە هەر سەجێک ئەگەر وەڕی بە بەردێکم پێدا دابایە بەرد مسقاڵی بە دینارێکی بە دینارێکی زێر دەبوو ینی بەردەم لێ دەبڕان مەبەست ئەوەیە ئێمە جاری وایە خەڵق قسەی ناخۆشمان پێ دەڵێ ئەمە جاری وە هەبوو برا خوشکانی خۆمان مامۆستاشتیان فلانشتیان نووسیوە لە فەیسبووک لە فلان گۆڤار و ئاوە گوترا وا گوترا وا چوو دەیجا بە هەر حاڵەوە خەڵک دیارە کەسانێک وامان دەبینن یا وا تەسەور دەکەن قێشتەکە ئاخر چۆن نەدی وەڵامی نەدەینەوە جا کوا وەختمان هێندە هەیە وەڵامی ئەو شتانە بدەینەوە ناوەڵە لە زیاتی وەڵامدانەوە دوعایکی خەر بووی کە بڕێخوا هیدایەتی بدە و بۆ خۆشت خەریکی کاری خۆت بە ئەبراهام لەن کۆڵن قسەیکی جوانی هەیە دەڵێ من کاتی خۆی کە پیاوێکی گەورە بوو لە ئەمریکا دەڵێ ئەوانەی ڕەخنیان لێ دەگرت قسەیان پێ دەگوتم تەمەنەکەم چەندە 4 هێندەی کەشم خزبایە سەر بەشی ئەوەی نەدەکرد کە وەڵامیان بدەمەوە دەڵێ بەڵام هەڵسام کاری خۆم کرد و سەرکەوتنەکەم بوو بە وەڵامی هەموو ئەو قسانە کە لە دژم دەکرا ئێمەش ئاوا بکەین دەبێت دینەکەشمان هەروای لێ دەوەشێتەوە مەبەستمەوەیە جاری وایە من برای وا هاتۆ بۆ لام قسەیکی پێگوتراوە لە لای بۆتە کێوێک حەیام چۆ وایان پێگوتوم و زەردەخەنێکم بۆ کردوتم بۆ حەیات ناچێ تۆ لە مابینی خۆت و خوایدا چۆن بی هەروای قسەی خەڵکی نەبەرزت دەکات و نەنزمت دەکات بەخوا خۆت بەرز دەکەیان خۆت نزم دەکەی ئەم بە قسەی خەڵکی بەرز نابێ وەڵاهی خەڵک هەموو مەدحتکە بەرز نابێ و گەخوا بەرزت نکاتەوە خەڵک هەمووی زەمت کا گەخوا نەشێنێ ناشێی و خەڵک هەمووی لێت ڕازی بێ ناتوان بتبەنە بەهەشتێ هەمووش لێت تۆڕب ناتوان بتبەنە دۆزەخ معز و مذیل هەر خوایە جا ئەوە هەمووی بەرهەمی تەوحیدن ئینسان ئەگە بەڕاستی خوای ناسی و بەڕاستی ئیمانەکەی لە دڵدا چەسپی ئەو کاتە شتانە زۆر تەسیری تێناکەن و شلوەی ناکەن صفەتی 11 و 12 ڕاستی و دڵ و زمان و کردەوەیەک بوون و دادگەری و ئینساف لەگەڵ دۆست و دوژمن زۆر گرنگە بەڕێزەکان ئینسان دڵی زمانی کردەوەی یەک بێ چ لە دڵدا هەر ئەوەت بە زماندا بێ چی بە زمانیشت داهات هەوڵ دەی پراکتیزێ بکەی بە کردەوە جێبەجێکەی بۆچی چونکە خوا نەخواستە عەکسی ئەوە نیفاقە ئیزدیواجیەتە وخوای پروردگار بە گەورەترین گوناحی داناوە كبر مقتا عند الله أن تقولوا ما لا تفعلون کە ئینسان دەبێ وریابێ لە خۆی ئەگەر دڵ و زمانمان وە کردەوەکانمان هەمووی پێکەوە جووت نەبن زۆر خەتەرە
پێغمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وەکەم تال للقورآن والقورآن يلعنه زۆر کەس قورآن دەخوێن و قورآن لەعنەتی لێ دەکا دانی پێتان عەجایبێ قورآن کوا لەعنەت لە چێ دەکا با ئەلا لەعنەت الله على الظالمین کابرا قورآن دەخوێن و زاڵمیشە ها لەعنەتەکەی بۆ دێت ئەمجا فیسق ظڵم کوفر نیفاق خراپە قورآن هەمووی زەم کردوون بۆ خۆی دەیخوێنێتەوە و سیفەتەکانیشی تێدان و هەروەها شتەکانی دی خی پروردگار دەفەرمی ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين ودەفەرمی يا أيها الذين آمنوا كونوا قوامين بالقسط شهداء لله ولو على أنفسكم أو الوالدين والأقربين دادگەری و ئینساف لەگەڵ دۆست و دوژمن زۆر گرنگە ئەوەش دیسان شتێکی دیکەیە کە هەندێک کەس وا دەزانێت ئێمە تەنیا لە نێو دائیرەی بازنی ئیسلامدا دادگەر و بە ئینساف بین و تەنیا بۆ ئەوان دڵسۆز بین نەوەڵە ئینسان دەبێ بۆ هەموو مرۆڤەکان دڵسۆز بێ و لەگەڵ هەموانیشدا دادگەر و بە ئینساف بێ وخوا سبحانه وتعالى فەرمانمان پێ دەکات دەفەرمێ با ڕەخەڵسانتان لە کەسانێک واتان لێ نەکا کە نادادگەر بن ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا ئێستا وەکو تحدث بە نیعمەتی خوا لەوانەیە کۆمەڵی ئیسلامی سمع و اعتیبار و قورسایەکی باشی هەبێ لەبەرەوە کە هەوڵمان داوە تاوان هەرچی چاکەی تێماندا هەیەمە وەکو خەڵکی کۆمەڵی ئیسلامی لە قورئان و سونەت و لە ئیسلام وەرمان گرتووە هەوڵمان داوە لەگەڵ خەڵکدا بە ئینساف بین و هەوڵمان داوە لەگەڵیاندا ڕاست بین و بۆیان ساغ بین بۆیان دڵسۆز بین ئەوە نەتیجە هەموو لایەک ئەوەی کە حقد و بغض و ئەوانە لێ گەڕێ هەموو لایەک متمانەت پێ دەکەن بەڵام لەوێ شتێک بڵێ لەولا شتێک بڵێ لەولا شتێک بڵێ یا بە گرێی دەرونیەوە یا بە بغض و غەرەزەوە لەگەڵ خەڵکدا مامەڵە بکەی ئەوە هیچ نییە نە بەرەکەتی دنیای هەیە نە پاداشتی قیامەتی هەیە 13 خەڵک بانکردن تەنیا بۆ لای خوا و بە شانازیەوە خۆ ئۆژمارکردن لە ڕیزی مسلماناندا ئەمیش هەردووکیان لەم ئاەتە مبارەکە وەردەگیرێن ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين لێمان تێک نەچێ زۆر جار ئینسان ئەگەر لە خۆی وریانە بە شێتان فێڵی لێ دەکا یعنی بە حساب تۆ خەڵک بۆ لای خوا بانگ دەکەی کەچی تەماشا دەکەی خۆت و خوات لێ تێکەڵ بووە دین و دنیات لێ تێکەڵ بووە جا ئەوە زۆر نیشانەی هەیە ئینسان دەبێت پێ ناسێتەوە شتانەی پێلێک بکاتەوە ئەگەر کەسێک ڕقی لە تۆ بوو یا مەسەن قسەیەکی بە تۆ گوت بەڵام تۆ دەتزانی ئەو کەسە بۆ خوا سوڵحاوە یا ئیسلامی خۆش دەوێت ئەگەر بەڕاستی خوا نازبی دەبێت تۆ خۆشت بوێ وڵای کاکە تۆ بەڵە ڕقل لە منە و قسەشم پێ دەڵێ بەڵام مادەم دڵسۆزی بوو ئیسلام خۆشم دەوێت ئەوە ڕاستە بەڵام ئەگەر خۆت لەگەڵ خوا لێ تێکەڵ بوو بێت شێتان فێڵی لێ کردبی ئەوە لە زیاتی خوا میحوەر بیدەی بە خود میحوەر لە زیاتی تەماشا بکەی داخوا چێ بینی لەگەڵ خوای چۆن تەماشا دەکەی چێ بین لەگەڵ تۆ چۆنە جا بەڕاستی دەبێ وریابین خەڵک بۆ لای خوا بانکەی نەک بۆ لای خۆمان ئەوە یەک و پاشان بە شانازی و خۆ ئەژمارکردن لە ڕیزی مسلماناندا پێشتری باسم کرد یعنی بەڕاستی شانازی ئینسان مسلمان بێت مامۆستایەکان تەمەن ژمارەی زۆرتان مامۆستان بە قورئان شانازی ئینسان مسلمان بێ حەنیفە مسلیمە یعنی با پێمان وانە بێ شتێکی دیکە لە سەری مسلمانەتیەوە هەیە خوای پەروەردگار بە پێغەمبەری خاتم دەفەرمێ قل إن صلاتي ونسكي ومحياي ومماتي لله رب العالمين لا شريك له وبذلك أمرت وأنا أول المسلمين پیغمبر صلی الله علیه و سلم مسلمانانه إبراهيم عليه الصلاة والسلام خوای پروردگار فرمي ومن يرغب عن ملة إبراهيم إلا من سفه نفسه ولقد اصطفيناه في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين إذ قال له ربه أسلم قال أسلمت لرب العالمين مەبەستمەوەیە مسلمانەتی شانازیە مسلمانەتی پلەیەکی زۆر بەرزەجا لە نێو مسلمانەتیەدا ئینسان هەوڵدا لە نێو ئەو مسلمانانەدا هەوڵدا کە خزمەتیان پێ بکا و کاری خێر بکە بەڵام خۆی پێلەوان زیاد نەبێ لە بەرەوەی عیلمی زیاترە یا لە بەرەوەی بەرپرسیارەتێکی هەیە یا لە بەرەوەی خۆی ئینسان خۆی پێلەکە زیاد نەبێ و ئەنە مینە المسلمین صفەتی 15 و 16 حکمت و دانایی لە قسە و ڕەفتاردا و کارلێکی ئەرێنی لەگەڵ تێکڕای توێژەکانی خەڵکدا پێشتریش باسی حکمەتم کرد خوای پروردگار کە دەفەرمی ئودعو إلى سبيل ربك بالحکمە بە حکمت بەرەو ڕێبازی پەروەردگار بانگەواز بکە
و کارلێکی ئەرێنی لەگەڵ تێکڕای توێژەکانی خەڵکدا خوا پێغەمبەری خاتەمی ناردوو عەلەیهی سەڵات وسەلام بۆ هەموو توێژەکانی کۆمەڵگا قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا سورة أعراف آيات 158 لێرە دەمێت تۆزێ چەمکی حیکمەتتان بۆ ڕوونکەمەوە پێشتر باسم کرد لە حەوت کورتە خاڵدا تۆزێ بۆتان باسی وە دەکەم کە خەڵک بانکردن بە حیکمەت یعنی چی یەکەم ئەوەیە کە ئینسان ڕەچاوی پلەپلەیی بکا لەگەڵ بانکراواندا و ڕەچاوی لە پێشترەکان بکات شتێک لە پێش شتێکەوەی بە پێی میزان و تەرازوی شەریعەت پێشتر قسەمان لێ کرد پاشان حاڵیکردن و تێگەیاندنی خەڵک کە دڵسۆزیانە بۆیان بە پەرۆشەوە هیچ ئامانجێکی دیکەی نییە واتە هیچ ئیشی خۆی بەوان نییە بەڵکو ئیشی خۆیانی پێیانە خوای پروردگار ئەوە باسی پێغەمبەری خاتەم دەکا عەلەیهی سەڵات وسەلام لەقەد جاءەکم ڕەسوول من ئەنفوسیکم عەزیز عەلەیه ما عنیتم حەریص عەلەیکم بالمؤمنین ڕەئوف ڕەحیم پێغەمبەرێکتان لە خۆتان بۆتان هاتووە هەر شتێک ئێوە ناڕەحەتکا زۆر لەسەر دڵی قورسە لەسەر هیدایەتی ئێوە زۆر سوورە بەرامبەر بە ئێوە زۆر میهرەبان و بەبەزەیە دیارە ئێمەش دەبێ هەوڵی پشک و بەشمان هەبێ لە صیفەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمەش دەبێ هەوڵی پشک و بەشمان هەبێ کە خوا دەفەرمێ لەقەد کان لەکم فی ڕەسوول الله ئوسوەة حەسەنە واتە دەبێ وەکوی بکەن بۆیە من دەڵێم هەر کەسێک بەڕێی پێغەمبەر دابچێ دەبێ هەوڵدا وەکو ئەو بچێ ئەگەر وەکو پێغەمبەر نەچی کەم و زۆر هیچ کوامانە بەڕێ ودا نەڕۆیشتووی پاشان هەر لە حیکمەتە کە جەختکردنەوە لەسەر ئەو ڕاستیە کە ئەو بانگەوازکەرە لافی ئەوە لێ نادا هەرچی حەقە لای ئەوە بۆ زانیاریتان هەموو مرۆڤەکان ڕقیان لە کەسێک کە خۆی لەسەرەوەی وان دابنێ و بڵێ هەرچی حەقە لای منە کە ڕاستیش نییە بەخوا هەرچی حەقە بەس لای خوایە وقل الحق من ربكم حەق هەر لە پەروەردگارتانەوەیە بەڵام ئەوی دیکە نیسبیە یعنی من هێندێکم لایە و هێندێکی لایە و هێندێکی لایە و مەرجیش نییە کەسێک کە نامسڵمان بوو مسلمان نەبوو هیچ حەقی لا نەبێ مەرج نییە خوای پەروەردگار دەفەرمێ قل يا أهل الكتاب لم تلبسون الحق بالباطل بڵێ ئەی خاوەن کتێبەکان بۆچی حەق و باتڵ تێکەڵ دەکەن معنا حەقیان لایە بەڵام مشکلە ئەوەیە حەقێکی کەمیان لای لەگەڵ بەتاڵێکی زۆری تێکەڵ دەکەن ئەوەم لە چی وەرگرتووە لەم ئاەتە مبارەکەی سوورەتی سەبە ئاەتی 24 کە دەفەرمێ قل من يرزقكم من السماوات والأرض قل الله وإنا أو إياكم لعلى هدى أو في ضلال مبين بڵێ چێ ڕۆزیتان دەدا لە ئاسمانەکان و زەوی و بڵێ خوا و منیان ئێوە لەسەر ڕێنماین یاخود لە گومڕایەکی ئاشکراداین تەماشای ئەوە پێغەمبەر فێر دەکا عەلەیهی سەڵات وسەلام کە یەکسەر نەڵێ ئێوە لە گومڕاییدان و من لەسەر هیدایەتم ئەوە پێغەمبەر سۆس بزانێت لەسەر هیدایەتە بەڵامە تۆ بتەوێ خەڵکە بانکەی بۆ لای پەیامی خوا دەبێ ئەگەرێکی بۆ بهێڵیەوە کەویش حەقێکی لایە بۆی گوێت بۆ بگرێ چونکە تۆ گوتە دە تۆ لە گومڕاییدای منیش حەق هەمووی لای منە دەمانەوە پردەکانت هەموو پشڕاندوون نا ئەها بڵێ یا منیان ئێوە لەسەر هیدایەتی یا لە گومڕاییداین پاشان خۆ پاراستن لە بەکارهێنانی هەر وشە و تەعبیریان ڕەفتارێک یا ئاماژەیەکی ناجۆر و بریندارکەر تەما ئەمەشم لە چی وەرگرتووە هەر لە سوورەی سەبا ئاەتی 25 قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون بڵێ ئێوە پرسیارتان لێ ناکرێت دەربارەی جەریمە و تاوانەکانی ئێمەش دەربارەی کردەوەکانی ئێوە پرسیارمان لێ ناکرێت ئێوە لەبارەی تاوانەکانی ئێمەوە بەرپرسیار نین منیش ئێمەش لەبارەی کردەوەکانی ئێوە هیوان بە کردەوە ناو دەبایی خۆی بە جەریمە نەک بڵێ ئەتۆ لە گوناح و تاواندا غەرق بووی ئەمی لە کردەوەی شاکدا گەیشتومە لووتکە ئەی کابرا دەڵێ تۆ هێندە بڵیند و من هێندە نەوی بمەر نادێمێ ڕاستیش نییە ئەوە ڕاستیش نییە چونکە هەر چۆن بێ بەشەرەکان هەڵەکارن و کەم و کوڕیان هەیە شەشەم خۆ دوورگرتن لە هەر جۆرە خۆ بەسەردا هەڵکێشان و خۆ پێ باشتر بوونێک تەماشا هەر لە سوورەی سەبا ئاەتی 26 قل يجمع بيننا ربنا ثم يفتح بيننا بالحق وهو الفتاح العليم بڵێ پەروەردگارمان کۆمان دەکاتەوە دای ئەو دادوەریمان لە بەیندا دەکات وەخوا باشترین دەروکەرەوەیە و زانایە تەماشای سەرنجامەکەی لێرە دەرنەخستووە
بڵێ من لە بەهەشتێم و ئێوەش لە جەهەندەمێن دە وەرەنجا بێکەوە دیالۆگکەین دەڵێ دەفەرمێت چی پەروەردگارمان کۆمان دەکاتەوە و دوای ئەو دادوەریمان لە بەیندا دەکات خوای تەعالاش باشترین دادوەرە لە قیامەتێ هەیە لە سوورەتەکەی دیکە کە دەفەرمێ ئینە ئیلەینا ئیابەهم ثم ئینە عەلەینا حیسابەهم گەڕانەوەیان بۆ لای ئێمەیە و لێپرسینەوەشیان لەسەر ئێمەیە هەر لە حیکمەتە خستنە ڕووی ئاین و بەرنامەی خوا وەکو حاڵەتە سروشتی و ئاسانەکەی خۆی کە هیچ سەختەڵەتکردنێکی تێدا نییە يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر وما جعل عليكم في الدين من حرج يعني سروشتی دینی خوای پەروەردگار وایە جا ڕەنگە هیچی بڵێ باشە بۆ ئینسان بە ڕۆژوو دەبێت تینوی دەبێت یا لە جەنگ و جیهاد بریندار دەبێت دەکوژرێ ماڵ سەرف دەکات کۆش دەکات ڕاستە بەڵام هیچی وانییە کە مرۆڤ بۆی نەکرێ لە هەر شوێنێک هەر ئەرشێکت بۆ نەکرا خوا لەسەرت لا دەبا لە سەفەردا نوێژ کوڕ دەبنەوە لە سەفەرێدا ڕۆژوو ڕەمەزان لا دەچێت لە کاتی نەخۆشیدا شێوەی نوێژکردن دەگۆڕێ و تەماشا لە هەموو ینی حکومەکان دەگۆڕێن خوای پەروەردگار دەزانێت تۆ سەغڵەت دەبی بۆت ئاسان دەکات ئەنجا سیفەتی حەڤدەیەم و هەژدەیەم بەدڵی پڕبەزەی و خۆشەویستی ئامۆژگاریکردن و لە کاتی ناچاریدا بەو پەڕی شێوازی بەرز و پەسەند مجادلە یا شەڕەقسەکردن ئەمە زۆر گرنگە کە براو خوشکە خۆشەویستەکانم لە کاتێکدا کە دەمانەوێت خەڵک بانکەین بۆ لای خوا خەڵک لە ئاینی خوا نزیک خەینەوە دڵی خۆمان پڕکەین لە خۆشەویستی ئێستا دەرووناسەکان بۆیان دەرکەوتووە کۆمەڵاسەکان دەرووناسەکان ئەوانەی کە لە گەشەی بەشەری و تەنیەی بەشەری دەکۆڵنەوە ئەو حاڵەتە دەرونی کە تۆ خۆت لە خۆتدا دەیهێنێدی یەسەر کاریگەری هەیە لەسەر بەرامبەرەکانت ئەگە دڵی خۆت پڕکەی لە خۆشەویستی و ڕێز و مەحەبەت و پەرۆش ئەوە منعکیز دەبێتەوە لە سەریان ئەگە پڕ بێ لە حقد و بوغز و غەرەز و خۆ پێ زۆر بوون ئەوە شەر منعکیز دەبێتەوە بە باری سەلبیدا لە سەریان لەخوا بە زیاد بێ ئەلبەتە ئەوە جار دوو وردشتی وا بتان بۆ باسکەم باشە وەکو دەرس لێ وەرگرتن مەگەر چۆن دەنا لەگەڵ هیچ کەسێکدا نەک بڵێن کاتی خۆی کە بووە و ئێستاش مەگەر دوعام بۆ کردووە یا لەخوا پاڕامەوە خوا دڵی نەرم کە یا خوا هیدایەتی بدا یا خوای تەعالا من بپارێزێ لەوەی کە شەیتان زەفەرم پێبەرێ قسەیەکی ناشایست بکەم کە شایستەی ئیسلام نەبێ و قەزەکە ڕۆنی خوا هیدایەتی ئەو نادا قەزەکەوە کە دینی خوش بەهۆی تۆ ناشیرین نەبێ قسەیەکی ناشیرین شێوازێکی ناشیرین جارێک لە سەر ئەو کەناڵانە کەس قسەیان دەکرد بڵێن مشتومڕیان بوو ئەوانە کەلیماتی ناشایست و ناڕێک من تەلەفۆنم بۆ یەکێکیان کردوتم کاکەگیان بەخوا دیفاعکردن لە دینی خواوان نابێت هەر لێی گەڕێ باشتر بەهۆی تۆ دین ناشیرین دەبێ تۆ هەموو کەلیماتی ناشیرین و ناڕێک وان هەر لێی گەڕێ باشتر بە قوربان ئەوە قازانجت سەری مایەت دەخوا لە مەسەلەی بەدڵی پڕ بەزەی و خۆشەویستی ئامۆژگاری خەڵککردن کە مەوعیظەی حەسەنە خۆی هەر ئەوە دەگەیەنێ والمەوعیظەة الحەسەنە ئامۆژگاری چاک دەبێت بەدڵیش پڕ مەحەبەت و خۆشەویستیەوە بێ لە کاتی ناچاریدا بۆ پەڕی شێوازی بەرز و پەسەند شەڕەقسەکردن ئەوە چەمکەکەی لە حەوت وردەخاڵدا ڕوون دەکەمەوە چۆن مناقەشە بکەین مەگەر چۆن هەموو کەس تووشی مناقەشە و مجادلە و شەڕەقسە هەر دەبێ هەر چەندە حد الإمكان من ئامۆژگاریتان دەکەم برایش دڵسۆزی خۆتان خۆ بپارێزن لە شەڕەقسە و دمبەدمە و ئەوانە حد الإمكان بەڵام جارێ وا ئینسان هەر کەسێک لە ڕاست ڕادێنە عینادە و کە لە ڕەخە و نەسەلمێنە و یاخود دەیەوێت لە مەجلیسدا بتشێنێت و یان دینەکەت و بخاتە بەرچاو کە لە ژێر نیشانی پرسیاردا دەبێ دەم کوتی بکەیت ناچاری لەو حاڵەتدا پێویستە ئینسان ئەو چەند شتە ڕەچاوکە یەکەم کە خوا دەفەرمی وەجادیلهم بالەتی ئەحسن یەکەم دەبێ باشترین وشە و تعبیر هەڵبژێرێ یعنی وشە و تعبیرێک بەکار نێنێ دڵی بەرامبەرەکە بڕوشێنێ وشەیەکی ناشایست و ناجۆر بێ ڕەنگە لێی بۆشێتەوە بەرامبەرەکەت بەڕام تۆ نابێ لە خۆت و لە ئاینەکەتی بۆشێنیەوە یەک دووەم پێویستە باش گوێ بۆ قسەی بەرامبەرەکە بگری و بەڕێز و حرمەتەوە و بە گرنگی پێدانەوە هەموو مرۆڤ پێ خۆش ڕێزی لێ بگری بەڵام کابرا قسەت بکات و خۆ بە شتێکەوە مەشغوڵکەیت ینی دڵی یەکسەر دڵی دەشێوێ دوای حەقیش بە بێت وەرناگرێ ئەغڵب بەشەر زات و مۆزوع تێکەڵ دەکەن خۆی و قەزەکەی تێکەڵ دەکات کابرا ئەگەر ڕێزت لە خۆی نەگرت ئەویش حەقەکەش لێ وەرناگرێ سێەم قسە پێنەبڕین ئەگە قسەکەشت بەدڵ نەبێ
لە هەندێک کاسێدا گوێم لە وتوێژێکی کاک ناسری سوحانی بووە خوا پلەی بەرزکات و خوا لێ خۆش بێ ئەدەبێکی زۆر جوانی پێوە دەبینیم لەگەڵ مامۆستایەک بە ناوی مامۆستا مەلاحمەد دەگاشێخان وتوێژ دەکا حەقیقەت مامۆستا مەلاحمەد قسەکانی بێهێزن بەڵام کاک ناسر قسەی پێ نابڕێ و قسەی بێجێ دەکا و مامۆستایە بەڵگەکانی بێهێزن نە قسەی پێ دەبڕێ نە تعبیرێک بەکاردێنێ کە دڵی بڕوشێنێت زۆر بە حورمەت و ڕێزەوە ئەنی من پێی سەرسام بووم بەوە چوارەم دەنگ بە سەردا بەرز نەکردنەوەی ئەوەش گرنگە پێنجەم گاڵتەنەکردن بە قسەکانی ئەگەر بە جوڵەی لێ و بە جوڵەی چاو و ئەوانەش بێت چوزاری وا کابر لێو لە کەسێک دە هەڵدە قرچێنە بروی لێ ئەوە دەکا شەشەم دان پێداهێنانی ئەو حەقەی کە لەلایەتی جارێ بەرامبەرەکەت بەڵێ ناموسڵمانە بەڵام حەقێکی لەلایە وڵی ئەو قسەیەت حەقە ئەوەت ڕاستە پێ دڵخۆش دەبێ و حەقیشە حەوتەم تێکەڵ نەکردنی کەسایەتی بابای مشتومڕ و مجادلەکەر لەگەڵ بابەتەکەدا ئەو دیفاع دەکات لە بابەتێکی ناحەق بەڵام تۆ شەخسەکە لەگەڵ بابەتەکە تێکەڵ مەکە ئەو بڵێ جەناب زۆر جێ ڕێز و حورمەتی خۆ ڕاستیش دەکەی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم خوا دەفەرمێت لە وەچەی ئادەم گرت و کافر بوون مسڵمانەوەیان بەڕێزن وڵای لەلای من زۆر بەڕێزی جەنابەت بەڵام ئەو قسە ئەو بابەتە غەڵەتە یان نەک تێکەڵی کەی بڵێ وڵای نە بۆ خۆت بەکەڵی دێ نە قسەت بەکەڵی دێ ئەویش گوێت بۆ ناگرێت 19 و 20 صفەتی 19 ویستەم دووربوون لە خۆبە گەورەزانی و خاچیبوون و لێبوردەیی و نەرمونیانی پێشتر ئاەتەکەم خوێندەوە کە دەربارەی نەرمونیانی فەبیما ڕەحمەتی من الله لینتە لەهم لەبارەی خۆبە گەورە نەزانی تەماشای پێغەمبەری خاتەم عەلەیهی سەڵات وسەلام لە دوو سوورەت لە دوو شوێن لە قورئاندا لە سوورەتی کەهف ئاەتی 110 لە سوورەی فوسیلەت ئاەتی 6 خوا یەک تعبیر بۆ پێغەمبەر دەنێری عەلەیهی سەڵات وسەلام کە بیفەرموێ قل إنما أنا بشر مثلكم بڵێ من بەس مرۆڤێکم وەک ئێوە ئێستا ڕەنگە زۆر لەو بەرپرسە دنیایانە ئامادە نەبن شتێکیان بە خەڵکی بڵێن ئەوە زۆر مهمە بڵێ من بەس مرۆڤێکم وەک هیچ مل ئێوە زیاد نییە ئەوە زۆر گرنگە کە تۆ خۆت پێ لە خەڵک زیاد نەبێ و خەڵک بزانێت کە تۆ خۆت پێ لەو زیاد نییە بەڵام جا با تۆ بەکردەوە خەڵک تۆی پێ لە خۆی زیاد بێ نەک بە ئیدعا و بە قسە بە تاکید ئەوە زیاتر زەمینە خۆش دەکات بۆ قسە لێ وەربگرێ 21ەم 22ەم ئازایەتی و فیداکاری و بوێری بێتەماعی و قەناعەت و بەرچاوتێری حەقیقەت بابای بانگەوازکەر بۆ لای خوا دەبێ ئازا بێ و دەبێ بوێر بێ لە شوێنی خۆیدا قسەی خۆی بکە و دەبێ فیداکاری بۆ دینی خوا بە شەرتی سەلامەتی دینداری ناکرێ بە شەرتی سەلامەتی و بێمزەڕەتی بەخوا دینداری مسڵمانەتی ناکرێ هیچ پێغەمبەرێکم نەبینیوە سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لەدەست و زمانی خەڵکی سەلامەت بوو بن چونکە جاری وا هەیە کاتی خۆی ها لە ساڵانی ئەو کاتە کێمە خەباتی چەکداریمان دەکرد ئەگە کەسێکمان لێ شەهید دەبوو مەسەرەن تووشی نسکۆ و ناڕەحەتیەک جیرانە شتێک دەبووین خەڵک کەسانی تەعنیان لێداین دەنگو بێحیکمەتن لێی نازانن ئەنجا خۆ ئەگەرەمە لێی نەزانین لێمان نەزانی بێ بەڵام پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام لە لووتکەی لێزانی و کارامەیی و شارەزایی و بلیمەتی و ئەوەدا بوون بەڵام نەشیان توانیوە سەلامەت بن ئەمن دڵنیاتان دەکەمەوە گەر ئینسان بێوێ بەڕاستی مسڵمان بێ و بەڕاستی بەڕێی خوا و پێغەمبەری خوادا بڕوە بەخوا مستەحیلە بتوانێت خەڵکی هەموو ڕازیکە قەت شتی وا نابێ مستەحیلە کارێک بکەی کەس لێت تووڕە نەبێ هەمووت لێ ڕازی بن مەگەر خۆت بکەی بە گوڵە بە ڕۆژە هەر جارە ڕوو لە لایەکی بێ ئەگەر نامستەحیلە خەڵکت قەت هەموو پێ ڕازی ناکرێ بۆیە معاویە کوڕ ئەبوو سوفیان نامەیەک دەنێرێ بۆ دایکمان عائیشە خوا لێ ڕازی بێ ئەوە لە صحیح بوخاری داهاتوو دەڵێ ئامۆژگاریم بکە وەسیەتم بۆ بکە بەڵام بە کورتی ئەویش دەڵێ گوێم لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام دەی فەرموو هەر کەسێک بێوێ خوا لە خۆی ڕازیکە بە تووڕەکردنی خەڵکی خوا بۆ خۆشی لێ ڕازی دەبێ خەڵکەکەشی لێ ڕازی دەکا یعنی خەڵکی موسڵمان مەبەستی
بەڵام هەر کەسێک بێوێت خەڵک ڕازی کا بە تووڕەکردنی خوا بۆ خۆشی لێی تووڕدەوە خەڵکەکەشی لێ تووڕە دەکا. هیچ گومانی تێدا نییە کە ئینسان ئیماندار دەبێت ڕەزامەندی خوا بکە بە لوتکەی ئاوات و هیوایەکانی خۆی و هەموو شتێکی لەبەر چاو بگرێ. ئەوی دیکە بێتەماعی و قەناعەت و بەرچاوتێری مامۆستا بەڕێزەکان و براو خوشکانی کە لە مەیدانی بانگەوازکردندان بێتەماعی و قەناعەت هەبوون و بەرچاوتێری و چاو لە دەستی خەڵک نەبوون زۆر ئینسان بە حورمەت دەکا، زۆر ئینسان سەنگین دەکا، بەڕێزی دەکا و عەکسەکەشی هەر ڕاستە. وەڵی چاو لە دەستی هەر کەسێک بێ جۆرێک لە شەرمەزاریت بەرامبەری دەبێ. بەڵام وەکو پێغمبەر فەرموویەتی عەلەیهی سەڵات وسەلام من أحب أن يكون أقوى الناس فليتوكل على الله ومن أحب أن يكون أغنى الناس فليكن بما في يد الله أوثق منه مما في يد الناس. هەر کەسێک دەیەوێت بەهێزترین کەس بێ با پشت بەخوا ببەستێ، هەر کەسێک دەیەوێت دەوڵەمەندترین کەس بێ با ئەوەی کە لە لای خوایە متمانەی زیاتر پێ هەبێ لەوەی کە لە دەستی خەڵکدایە. خوای پەروەردگاریش لە ئاەتی 54 سوورە مائیدە دەفەرمی یجاهدون فی سەبیل الله ولا یخافون لەومەتە لائیم، لە ڕێی خوادا تێدەکۆشن و لۆمە لۆمەکەران ناترسێن. لە کوردەواری خۆمان هێندی پەندی غەڵەتیان هەن، پەندی پێشینان و مەزانن پەندی پێشێن هەمووی ڕاستن. دەڵێ لۆمەی عەبدان لە عەزابی قەبری ناخۆشترە. وەڵای ئەسڵ و ئەساسی نییە، وەڵای لۆمەی عەبدان هەر هیچ نییە. عەزابی قەبر واتە عەزابی دوای مردن، شەرت نییە لە نێو قەبرەکەدا بێ. عەزابی بەرزەخ و دوای ئەوە کە ئینسان ڕوحی لە جەسەی جا دەبێتەوە. بۆیە وا دەڵێم چونکە خۆ لە شەرقی ئاسیا و لە زۆر لە وڵاتانی دنیا جەستەکار دەسووتێنن، دەبێتە خۆڵەمێش و بڵاوی دەکەنەوە، وی لێتان تێک نەچێت. شەرت نییە خەڵک هەموو بچێتە نێو قەبری. بەڵام عەزابی دوای مردن و جیابوونەوەی ڕوح لە جەستە ئەوە لەگەڵ لۆمەی قەبران لە تەرازوێ ناهاویشترێ. زۆربەی خەڵکی لە ترسی زمانی خەڵک و لەبەر لۆمە و لە قەمی خەڵک زۆرجان ناتوانێت حەقێ بڵێ، ناتوانێت پابەند بێ بە حەقەوە. بەڵام خوای پەروەردگار باسی جیهادکردن لە ڕێی خوادا و نەترسان لە لۆمەی خەڵکی پێکەوە هێناوە. یجاهدون فی سەبیل الله ولا یخافون لەومەتە لائیم. خوا حەکیمە، دەزانێت چ دەفەرمێ. یعنی کاتێک دەتوانێت جیهاد بکەی تێبکۆشی لە ڕێی خوادا، کە یەکێک لە جۆرەکانی جیهاد بریتێ لە قیتال و جەنگ. جیهاد هەمووی لە جەنگ و قیتالدا خلاصە نەبووتەوە. کاتێک دەتوانی مجاهید بی لە پێناوی خوادا کە لە لۆمەی لۆمەکەران نەترسی. لە سوورەتی ساددا خوا ئاوە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئاەتی 86 قل لا أسألكم عليه أجرا وما أنا من المتكلفين. بڵێ هیچ کرێتان لێداوا ناکەم، هیچ پاداشتان لێداوا ناکەم و من هیچ ئەرکتان ناخەمە سەر. بەخوا گرنگە ئینسان ئەرک نەخاتە سەر خەڵکی، چاوی لە دەستی خەڵک نەبێ، لیان بێ منەت بێ. بەو خوایە مامۆستایان ئەگەر مامۆستا و زانا و بانگەوازکار بۆ لای خوا ئەگەر مستەغنی و بێنیازی ئیستیغنا و بێنیازی دەرببڕێ لەوەی کە لە دەستی خەڵکدایە، خەڵک زۆر محتاجی دەردەبڕێ بەوەی کە لای مامۆستایە کە لە شارەزایی دین و پەیامی خوای پەروەردگار. بەڵام ئەگەر ئەو نیازمەندی دەرببڕێ بەوەی کە لە دەستیاندا هەیە، ئەوانیش لەوانێ بێنیازی دەرببڕن لە بەرامبەر لەوەیدا کە لە دەستی ئەودایە کە ئاین و پەیامی خوای پەروەردگارە. سیفەتی 23 و 24 بۆ بیرڕای خۆ دەمارگیر نەبوون و بەردەوام کەم و کوڕی گوناهی خۆ دیتن و بە کوڵ لە خوا پاڕانەوە و لە خوتخوتە و دنەدانی شەیتان پەنا بەخواگرتن. تەماشا بکەن پێغەمبەرێکی پایەبەرزی وەکو یوسف عەلەیهی سەڵات وەسەلام لە سوورەتی یوسف ئاەتی 53 چی دەڵێ؟ وما أبرئ نفسي إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي إن ربي غفور رحيم. يعني چه گەنجێک و چه پیاوێک بەقەد یوسف پاک و نەزیه و چاک و کەچی دەڵێ نفسی خۆم پاکانە بۆ نفسی خۆم ناکەم، نفس زۆر فەرمان دەکا بە خراپە مەگەر پەروەردگار بەزەی هەبێت، بێگومان پەروەردگار لێبوردەی میهرەبانە. جاگەر یوسف پاکانە بۆ نفسی خۆی نەکا، شەی دیکە بۆی هەیە بڵێ وەڵام من لە سەروی شەهەوات و شوبوهات و لە سەروی گومان و تۆمەتم.
بۆیە هەمیشە دەبێ ئینسان بۆ بیرڕای خۆی دەمارگیر نەبێ و کەم و کوڕەکانی خۆی ببینێ گوناح و ناتاویەکانی خۆی ببینێ خۆی پێ لە خەڵکی چاکتر نەبێ هەروە لەو لاشەوە هەمیشە لەخوا بپاڕێتەوە و لە خوتە و دنەدانی شەیطان پەنا بەخوا بگرێ خوا بە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی السەڵاتو وەسەلام وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله إنه سميع عليم سورة أعراف آياتي 200 ئەگەر لە شەیطانەوە دنەدانێکت بۆ هات هاندانێکت بۆ هات پەنا بەخوا بگرە بێگومان خوا بیسەری زانایە شەیطان جاری وا توانێتی زیان بە پێغەمبەریش بگەێنێ عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام نەک لە ڕووی گەیاندنی وەحی و پەیامی خواوە بە بەڵگەی ئەوە خوای پەروەردگار لە سوورەتی ئەنعامدا دەفەرمێ وإذا رأيت الذين يخوضون في آياتنا فأعرض عنهم حتى يخوضوا في حديث غيره وإما ينسينك الشيطان فلا تقعد بعد الذكرى مع القوم الظالمين أجر أوانت بيني كدرجاننا وآيات كان إمواتا قسەی خراپیان بەرامبەر بە ئاەتەکانی ئێمە دەکرد لەگەڵیان دامەنی شەتاک و باسی بابەتی چکە دەکەن ئەگەر شەیطان لە بیری بردیەوە خافڵای هەر لەوێ لە مەجلیسەکە مایەوە لە دوای ئەوەی کەەوە بیرت هاتۆ تۆ لەگەڵیان دامەنیشە کەواتە دەگونجێ شەیطان شت لە بیری پێغەمبەریش بەرێتەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام بەڵام غەیری وەحی پەیامی خوا و گەیاندنی وەحی لەوەدا پێغەمبەران عەلەیهیمو سەڵاتو وەسەلام خوا پاراستوونی بەڵام لە شتی دیکە بۆیانە لە صحیح بخاری مسلم دهاتوو کە لە بیدی کوڕی عەسەمی یەهودی جادووی کردووە لە پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و کاریگەری سەربیشی لەسەری بۆ تا خوای پەروەردگار معەویذەتەینی ناردوونە خوار سوورەتی فەلەق و سوورەتی ناس ئەو 11 ئاەتە و بەسەر پێغەمبەری داخوێندون عەلەیهی سەڵاتو وەسەلام و سیحرەکە و جادووەکە هەڵوەشاوەتەوە صفەتی 25 و کۆتایی بە پاڵنەری ڕازیکردنی خوای پەروەردگار خستنە ڕووی ئیسلام بە زمانی حاڵ و کردار ئەوە کۆتا صفەتە کە جاری کەشەر باسم کردووە من پێم وایە گرنگترین صفەتێک کە لە هەر موسڵمانێکدا هەبێ بە تایبەتی کەسێک کە بێوێ ببێتە هۆی ڕێنمایی خەڵک و دەستگرتنی خەڵک بەرەو ڕاستە شەقامی خوا ئەوەیە کە بە زمانی کردار بە زمانی حاڵ و ئیسلامیان لە ئاوێنەی کردار و ڕەفتارەکانیدا بۆ دەرخا بەخوا مامۆستایان برایان خوشکانی بەڕێزە گەر قسەمان لە خەڵکی زیاد بێ کاریگەریمان لەسەریان نابێ هەمیشە هەر کەسە لە چڕوێکەوە زیادەی لە خەڵکی پێبێ لە ڕۆ دەتوانێت تەسیریان تێ بکە بەخوا ئەوەی کە عیلمی لە خەڵک زیاتر بێ دەتوانین لە ڕووی عیلمیەوە فیکری لە خەڵک زیاتر بێ لە ڕووی فیکریەوە وەکو گە پارە و سامانی لە خەڵک زیاتر بێتوانێ هاوکاریان بکە ئەگەر تەقوا و ئیخلاسی لە خەڵک زیاتر بێ لەو ڕۆ بۆیە ئەساس خۆمانین خۆمان یعنی لە ذاتی خۆتدا خۆت چاکە خۆت پاکە هەموو وەکو زۆر جار لە وەکو پندێکم لێ کردو دەڵێم پاکسازی بە پاکان دەکرێت چاکسازی بە چاکان دەکرێت ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت وڵای بۆ خۆمان هەوڵ نەدەین پاک و چاک و ڕاست بین و ئیسلاح بە ساڵحان دەکرێت ئەی چۆن دەتوانین گۆڕانکاری بەسەر دەوروبەری خۆماندا بێنین دیارە کە دەڵێم خستنە ڕووی ئیسلام بە زمانی حاڵ و کردار یعنی هەموو کایەکانی ژیان دەگرێتەوە وەڵاهی جاری وا ئینسان دەچێت بۆ لای نەخۆشێک بەدڵسۆزی دوو دوعای بۆ دەکات دەستێکی پێدا دێنێ لەبەر خوا یعنی ئەو مرۆڤە جارێ ڕەنگە زۆ پێ دڵخۆش بێت بۆ لای خوای تاالەش دەبێت چ پاداشتێکی هەبێ کە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام هەر کەسێ لەبەر خوا سەدای نەخۆشی بکە دەچی بۆ تازیەک دەچی بۆ مناسەبەتێکی شادی کەسێک شادی و خۆشیێکی هەیە بەشداری دەکەی لێ قەومانێکی بووە کەسێک پرسیارێک دەکا کەسێک ئاتاجێکی بە تۆ هەیە مەبەستەمەوە ئەم زمانی کردارە زۆر زمانێکی فەسیحە زۆر زمانێکی گۆیایە هەموو کەس چاک لێی تێدەگا و بەڕاستیش ئەگەر وانە بین دەکاتەوە هەر قسەمان لە خەڵک زیادەخوا بە لوتف و کەڕەمی خۆی یارمەتیماندا کە بە زمانی کردار و حاڵ پێش زمانی وتار و مەقال ئاینی خوای پەروەردگار بخەینە بەرچاوی خەڵک و لە لای خەڵک شیرینی کەین و کارێ بکەین کە خەڵک و دەوروبەرمان لە هەر ئاستێکدا هەبن بەهۆی ئێمە و شیرناتیان بە دینی خوای پەروەردگار دابچێ
صلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.